خودی پرسی تەوتین یا بە دیجیتالکردنی موچە چۆن هات. ئێمە هەمومان لە بیرمانە لە بەرامبەر ئەو دۆخە نەخوازراوەی لە بەرامبەر دەست بە سەرداگرتنی موچە و قوتی هاوڵاتیان و بەتابەتی موچەخۆراندا موچەخۆران لە درێژەی ناڕزایەتیشی 6 مانگە و یا ئەتوانم بڵم چەند ساڵە لە درێژەی ئەو ناڕزایەتێدا خۆپیشاندان و ناڕزایەتەکانیان بەردەم بەغدا و بەرپرسانی بەغداش. لەو چوارچێوەیەدا بردیان بۆ ئەوەی کە لەمە دووە لە موچە هات و نەهات نەزاتیان بێ و موچەکەیان بە دیجیتال بکرێ وەوای لێبێ هەموو کە سێ مانگانە موچەکە بێتە سەر کۆنتۆکەی سەر حساباتەکەی. بەڵام تۆ تەماشایکە نەک ئەوە نەکرا بەڵکە خودی مەسەلەی دابینکردنی موچە لە ڕێگەی بە دیجیتالکردنەوە بوو بە گرفتێکیکە بۆ خەڵکی کوردستان و موچەخۆران. یعنی لە جێگەی ئەوەی کە قەرار بێ مەسەلەی تەوتین یا هەژماری من یا هەر شتێکی ناودنەی بە معنایەکی گشتیتر بڵێم یعنی لە ڕێگەی ئەوەی کا لە ڕێگەی بانقەکانەوە ڕاستە و خۆ موچە بێت و خەڵک لەوە نەجاتی بێ ئەم جارە خەریکە ململانەی بانقەکان دەبێ بە کێشە بۆ خەڵکی کوردستان.